هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی گەرمیان و هێزێکی تایبەتی ئۆپەراسیۆنی سلێمانی بۆ دوورخستنەوەی مەترسیەکانی چەکدارانی داعش لە بەیانیەکی زۆر تا ئێوارەیەکی درەنگ تەواوی ناوچەکانی ژێردەستی داعشی لە سنووری پەڵكانە و غەڕە لە سنووری ناحیەی زنانەی نێوان قەزای کفری و خورمات و كێوماڵ کرد. لەگەڵ هێزە ئەمنیەکان و ئاسایش و فەرماندەکان و هەموو فەرماندەی لیواکانی ئەم سنوورە و هەردوو میحوەرەکەی میحوەری خورمات و میحوەری گەرمیان کە هاتوون سەرێکی مانتەقەکە بکەین ئەو فەراغەی کە بۆشایی کە لەم سنوورەیە دروست بووە بۆی داعش سوودی لێ وەرگردووە و کە خەسارە بدا لە خەڵکی سبیلی مانتەقەکە ئێمە هاتوین کە ئیستیطلاع بکەین و بتوانین ئەو بۆشایە بڕکەینەوە، بتوانین کارێکی وا بکەین کە دەستی داعش لەم ناوچانە دوور بخەینەوە دەستیان ببڕین و خەڵکەکە بە ئازادی لێرە بژێ. لە ئۆپەراسیۆنی ئەم جارەی پێشمەرگە و ئاسایشدا بۆ ماوەی یەک کاتژمێر لە نزیک شاخی قوڕیچایی شەڕ و پێکادان دروست بوو، بەڵام چەکدارانی داعش بە دیوی سوپای عێراقدا کشانەوە بەهۆی تەقینەوەی بۆمبێکی چێنرا و دوو پێشمەرگەی هێزەکانی هەفتای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سووکی بریندار بوو. بەشێکی زۆری حەشارگە و مۆڵگەی داعش لەو ناوچەیە لەناوبرا. بەڵێ بەخێر بێن کەناڵەکەتان بەڕاستی ئێوەش پێشمەرگە ئاسا لەگەڵ ئێمە هاتوون بۆ ئێرە بەڕاستی لەگەڵ داعشەکانە ڕوبەڕووی چەند تەقەیەک بووینەوە تقریباً ئەیاندا لە دەوردا 12 کەسێک ئەمە چەند بەلەگەی پێڵێن ئیتر بە شەڕ خۆیانیان دەرکرد بەرەو کەلی غەڕەوە منتقە گەڕانەوە ئیتر پێشمەرگە و ئاسایش و برانە هەموو لێرە پێکەوەین و خۆی ئەمان ئەسفادەکە لە سەختیەکەی ئەم جەوڵا ئەبینەوە. ئەم جەوڵا زۆر سەختە، هەر لێرەوە بیگەر لە کەلی قوڕچاوە بەرەو غەڕە و پەڵكانەوەمانە هەر هەمووی جێگەی حەشاردان و شتانیان زۆرە، بۆیە ئەوە بووەتە ماڵگە و شتێنیان ئەتوان لێرە بمێنەوە. سێ فڕۆکەی هێزەکانی هاوپەیمانان پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی دەکرد و فەرماندەکانی پێشمەرگە و ئاسایش ئەم جارە بەرنامە و پلانی تایبەتیان هەیە بۆ دوورخستنەوەی تەواوی چەکدارانی داعش لە ناوچەی زنانە و گوندەکانی دەوروبەری. لە سنووری ناحیەی زنانە و گوندەکانی دەوروبەری جگەلەوەی دوو لیوای تایبەتی هێزەکانی هەفتای پێشمەرگەی کوردستان هەیە، چەکدارانی داعش لە دوی سوپای عێراقەوە چەند جارێکە هاوڵاتیان دەکوژن و دەڕفێنن، بۆیە ئەم جارە پێشمەرگە و ئاسایش دەیانەوێت بە تەواوی سەرجەم ئەو دەرگایانە دابخات. ئێرە ناوچەی پەڵكانە و غەڕەیە. داعش چەند جارێکە لەم ناوچەیەوە دزە دەکاتە سنوورەکە و کاری ڕفاندن و تۆقاندن و هەروەها کوشتنی هاوڵاتیان ئەنجام دەدات. پێشمەرگە و ئاسایش و تەواوی فەرماندەکانی پێشمەرگە ئەمڕۆ هاتوونە بۆ ناوچەکە و دڵنیایی دەدەن لەوەی هەموو هەنگاوەکان دەگرنە بەر بۆ ڕێگریکردن لە کردەوە تیرۆریستەکان و هەنگاوەکانی داعش بۆم ناوچەیە. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، ناوچەی پەڵكانە لە داوێ.